بەڵێزان بەردەوام دەبین لە کۆتا تەوەری پرۆگرام و تەوەری سێم باسەوە دەکەین کە لە جیهاندا بە شێوەیەکی گشتی لە ئێستادا مەترسی لەسەر سەرچاوە ئاویەکان زۆر بوو و بە تایبەتر بۆ هۆکاری گۆڕانی کەشواگەر ئەم مەترسیە لە جیهاندا جارێک بێت بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق دەکرێت بڵێن دوو جار مەترسی لەسەر دابینکردنی ئاو سەرچاوەکانی ئاو هەیە هەم بە هۆکاری ژینگەی و هەم بە هۆکاری سیاسی کە لەلایەن وڵاتانی دراوسێەوە زۆر جار سەرچاوە ئاویەکان دەگیرێتەوە ئەمەش کێشەی دابینکردنی ئاو بۆ هەرێمی کوردستان دروست دەکات. لەم ڕۆ دەپرسین پێویستە سیاستکردن بۆ دابینکردنی سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستاندا چۆن بێت و واروەها لە هەرێمی کوردستاندا تایبەت بە دابینکردنی ئاو تا چەنددا مەترسی هەیە و مەترسیەکان لە داهاتوودا تا چەند قوڵتر دەبێتەوە. ئەم پرسیارانە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کامران ئەحمەد حەمە کە بەڕێزیان پسپۆڕی ئابووری ئاون لە ستودیۆی بەیانی کورسسار نیوز ئامادەیە. دکتۆرگیان سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی. زۆر سپاس. هەروەک ڕوونە لە جیهاندا با بڵێن لە بەشێکی زۆر لە وڵاتاندا مەترسی لەسەر سەرچاوەکانی ئاو هەیە بۆ هۆکاری ژینگەی. لە هەرێمی کوردستانە هەروەکو پێشتر ئاماژەم پێدا ڕەنگە دوو جار ئەم مەترسیان بێ هەم هۆکاری ژینگەی و هەم وڵاتانی دراوسێ کاریگەری هەیە. دەکرێت بڵێن مەترسیەکە زۆر گەورەیە لە ئێستادا لە هەرێمی کوردستان؟ سەرەتا سپاس بۆم دیمانێ و دەستان خۆش بێ. دیارە هیچ مناقشەیەتیانی گفتوگۆ نیە و کە ئەو یەکێکە لە بڕبڕە پشتەکانی ژیان ئەگەر ئەو نەبێ ژیان نیە ئاو ئاوەدانی ئەمە وشەی قسەیەکی کوردیە. ئەو یەکێکە لەو بابەتانی کە تەواوی پرۆسە و چالاکی ئابوووریەکان لە تەواوی سێکتەرە جیاوازەکانی بەرهەمێناندا پشتی ڕاستەخۆ پشت بە ئاوە بەستێ یا کشت و کاڵ بە ئەو نیە پیشەسازی بێ ئەو نیە مرۆڤ خۆی ئاژەڵەکان هەرچی زیندووە بێ ئەو ناتوانێت بژی. لێرە تۆ لە جوگرافیای سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە دوای سەدەی لە سەرەتای سەدەی بیستەم و لە 1920ەوە وڵاتی هاتە ئاراوە لەسەر نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ناوی عێراقەوە. لە عێراقیشا دوو ڕووباری دیجلە و فرات بێژگە لە ڕووبار ئەو لەقانەی کە لە کوردستانەوە ئەڕژێنە ناو دیجلەوە. دیارە ئەو کێشە و گرفتانی کە بەنسبەت ئاوە تووشی عێراق بۆ تۆ عێراق مێژوویەکی هەیە لەگەڵ کێشە و گرفتی ئاو. پێش ئەوەی مرۆڤ ئەوەندە پێشکوێ بتوانێت کۆنتترۆلی ڕووبارەکان بکە لە ڕێگەی بنیادنانی بەنداوی گەورە بچووک مام ناوەند و یان ڕاکێشانی جۆگە و جۆبارەکان بۆ کشت و کاڵ کێشەی ئەوەی هەبوو بەردەوام یا وشکە ساڵی توشبەوە بۆ نمونەوە کوسنۆسەوسی یان تووشی لافا و داڕمان بۆ چەندان ساڵ لە خوار و ناوەڕاستی عێراق و بەغدا ئەوانە بەهۆی هەڵسانی داوە لەبەرەوەی بەنداو نەبووە ئاوەکە بگرێتەوە لە کاتی زۆری باران و لافا و ئەمانە لە ناوچە شاخاویەکانی کوردستان کە دیجلە و فرات پێک دێنێت. بەڵام دوای هەشتاکانەوە بە تایبەتی لە تورکیا پاش ڕۆژەی گاپ کە کۆمەڵ پرۆژەی گاب بریتە لە پرۆژەیەکە لە دروستکردنی کۆمەڵێک بەنداودا خۆی بینێتەوە. بەنداوەکانیش زۆر گەورن ئەگەر بێت و ئەو بەنداوانە تورکیا هەموو ئاوەکانیان بگرێتەوە بە 2 ساڵ ئەو پەنداوانە پڕی ئاو نابن. یعنی ئەگەر وا بکە یەکسەر عێراق بۆ خۆی لە تینوان ئەخینکێت ڕێک لە تینوان ئەخینکێ چونکە زۆربەی سەرچاوەکانی ئاوی دیجلە لە دەرەوەی سنووری سیاسی عێراقایە. لێرەیە ئەمە تورکەکان لەلایەک تریشەوە ئێرانیەکان لەسەر لقی ڕووباری زەی بچووک و سیروان و زەی ئەڵوەند و ئەمانە کۆمەڵێ پرۆژەی بەنداویان دروست کردووە. ئێستا ئاخر ڕۆژ لەم 2-3 ڕۆژەیە بە تەواوی ئاوی زەی بچووکیان گرتوێتەوە کە شاری قەڵازێ کەوتۆتە مەترسی پشتناوچەی پشت دەرکەوتۆتە مەترسی کەم بێ ئاوی و حتا نەبوونی ئاوی خواردنەوەش بۆ خەڵک. ئەم ڕفتار و کردارانە ئێستا لە دەرەنجامەکانی ئەم سیاسەتە زۆنگاوەکانی باشووری عێراق کە ڕووبەری نزیکی 6-7,000 کیلۆمەتر دووجا ئەبێت بە پێی پێوەرەکانی عێراقی ڕایەگەیەنێ ئەڵێ مەترێک و 12 سانتیمەتر ئاو دابەزیوە. مەترێک و 12 سانتیمەتر ئەکاتە بە نزیکی بەو ڕووبەرەی کە هەیە ئەکاتە نزیکی 70-80 ملیار متر سێجا ئاو. یعنی ئەگەر عێراق بیەوێت ئاوی زۆنگاوەکان بەرێتەوە بۆ 2019 ئەبێ هیچ شتێ بە ئاوی دیجلە و فرات نەکرێت ساڵێکی ڕێک ئاو بکەیتەوە ناو ئەو زۆنگاوانە بۆ ئەوەی ئاوەکە بەرز بێتەوە. ببوورە ئەگرم ئەگەر دەرفەتم بێ لە ئێستادا هەروەک لە قسەکانی شتا دیارە تورکیا و ئێران سیاسەتی ئاو دەکەن.
عێراق لەکوێی ئەم سیاسەتکردنەدایە؟ عێراق سیاسەتی ئاوی ئەبێ سیاسەتێک بێ کە بە جۆرێک بێت بتوانێت ئەوە لە ئێرانیەکان و تورکەکانیش بگەێنێ کە ڕووباری ئەو هەر ڕووبارێک بە دوو وڵات یان زیاترا تێپەڕی ئەو ڕووبارە بە ڕووبارێکی نێودەوڵەتی ئێستا بۆ نمونە ڕووباری فرات تورکیا و سووریا و ئەنجارێتە ناو عێراقەوە کەواتە سێ وڵات مافی هەیە بەسەر ئەو ئاوەوە. ئەمە بەستەنها لەبەر ئەوەی لە شاخەکانی زیاتر زاگرۆز و تۆڕۆس لە کوردستانی تورکیا و لە کوردستانی ڕۆژهەڵات و ئەمانە و بارانە زۆرتر ئەبارێ و بۆ سەرچاوی پێکێنانی ئاوی دیجلە و فرات تورک مافی ئەوەی نیەیتر ئەو ئاوا بگرێتەوە بڵێ هی خۆمەوە هی کەس نییە و نایدەم بە کەس. ئەمە لە کاتێکە بەپێی ڕێککەوتنەکانی چەند ساڵی ڕابردوو مافی بەکارێنانی ئەماوە لەلایەن ئێران و تورکیا و عێراقەوە دەبێت بە هاوبەشی بێت. دەبێت بە پێی یاسانیە و دەوڵەتەکان دەبێت لە ساڵی 1950 لە کۆنگری ڤێن ناوە ڕێخستنی ڕووبارە نێو دەوڵەتیەکان هاتوو بۆ نمونە ئێستا ڕووباری نیل لە ئەسیوپیا سەدین بەنداوی نەهزە دروست دەکات سوودانیەکان و مسریەکان پێی ناڕازین چونکە بەشە ئاوی ئەوان کەمەکاتەوە لێرەیە ئەمە مانای ئەوە نییە تۆ کە دەسەڵاتی گومانتانمان نییە ئێستا لە ڕووی سەربازیەوە چ دەوڵەتی ئێرانی چ دەوڵەتی تورکی لە ڕووی سەربازیەوە لە عێراق بەهێزترن و ئێمە ناتوانین بچین شەڕ بکەین لەگەڵ ئێرانە لەبەرەوەی ئاومان لێیەگرێتەوە. کەواتە لێرەیە چەکی بەدەست عێراقەوە کە هەبێ بۆ ئەم مەسەلە ئەوەیە ئەبێت دیبلۆماسیەتێکی بەهێزی باڵا لەسەر ئاسی وەزارەتی دەرەوە لەسەر ئاستی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکان پەیڕۆ بکات و لە ڕێگەی نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش و ئەمانەوە چونکە ئەگەر تورکەکان ئاوا بکەن و ئێرانیەکان ئاوا بکەن ئێستا ڕووباری عوزێم هەیە کە لەسەر ئاوی سیروان دروستکراوە ئاوی سیروانیش خۆی ئێستا ئێرانیەکان بەنداویان لەسەر کردووە بەهۆی ئەم دو ساڵ وشکە ساڵیشەوە لە 120 ئاویتیاماوە لە ملیار و نیوەک نزیکی 250 بۆ 300 میلیۆن متر سێجا ئاویتیامەوە ئەو ئاوەش پێی دەوترێ ئاوی مردوو. باشە دکتۆر چەند ڕۆژی ڕابردوو تورکیا جارێکی دیکە سەرچاو ئاویەکانی گرتەوە لە عێراق و بیانوەکەشی ئەوە بوو کە وەزیری دەرەوەی تورکیا ئاماژەی پێدا بوو کە عێراق ئاو بەپێی پێویست یاخود ئاوەکە بە فیرۆ دەدات ئەمە یەکێکیان هۆکارەکەی دیکاوەیە کە تورکیا خۆی پێویستی بەگلدانەوەی ئەم ئاوەیە و دوجار ڕێککەوتن جارێکی دیکە سەرچاو ئاویەکە بەردرایەوانە پاساوەکان لەژێ خۆی دای بە هیچ جۆرێک تورکیا قەیرانی ئاوی نییە تورکیا سەرڕێژی ئاوی هەیە فائزی هەیە ئاوی زۆر زۆرە تێگەی بێجگە لە کوردستانەکە حتا لە ناوچەی تورک نشینەکانیشە تەنانە زۆر شوێنی بە هاوینانیش بارانە بارێ ئێساس لەم یەک دوو ڕۆژە بە پێک تێبینیەکان و تێڕوانینەکانی کەشەوە لە باکووری تورکیا لەسەر دەریای ڕەش بارانە بارێ کەواتە تورکیا ئەو وڵاتە نییە کە قەیرانی ئاوی هەبێ وەم جۆرەی لەوانەیە ئێرانیەکان لە ئاستێکدا لە هەندێک لە وڵاتانە حسابەکرێت کە خواز لەسەر ئاو زیاترە لە خستنە ڕووی ئاو بەڵام ئەوە حاڵەتە تووشی تورکیا نەبووە تورکیا مەرامی سیاسی بە ئاو ئەوێت تەنازولات بە عێراق بک لە کۆمەڵشتا یعنی لە مەسەلە سیاسەکانی خۆی پێ دەبرەکات یعنی ئەمە تێڕوانینە شۆڤێنیەکانی خۆی لە ئاو لە تەواوی بوارەکانی تری ئابووریە لێرەیە کەواتە ئابووری ئاو بڕی ئاوی پێویست کە نادا بە عێراق بە بیانیوەڵا ئاو باش بەکارنێن تۆ چوزانی ئاو بەکار باش بەکارنێن بۆ ئاو باش بەکارنێنم کشتتوکاڵە نیوەی ئەو زەوی کشتتوکاڵی عێراقی سار ناکرێت بە کشتتوکاڵ ئەم ساڵ هەر وەزارەتی کشتتوکاڵ قەدەغی کردووە مەرەزە و هەندێک شت بکرێت کە ئاوی زۆر ئەوێ لێرەیە کەواتە نەوەڵە تەنها وەکو کورداڵی گەڕی بارەترێ بە عێراقیەکە تورک و ئێرانیەکانیش لە هەمان کاتدا لە ئێرانیەکان لەسەرێکەوە خۆیان بە برای شیعە و شیعە مەزهەبەکانی عێراق و ئەو خۆی بە مەڕجع ئەزانێ بەڵام ئەوەی کە ئێستا زیاتر زەرمەند بووە لە گرتنەوەی سێ ئاوی بۆ نمونە ڕزەی سیروان و زەی بچووک لە نەتیجێ ئەڕوا کێ زەرمەند دەبێت خواروی عێراق کە دانیشتوانەکەی تەواوی خەڵکی شیعە مەزهەبە کەواتە ئەمانە ڕاز ناکەن هەموو شتێکیان تەنها لە بەرژەوەندی کۆمەڵێک بەرژەوەندی سیاسی تایبەت بەرتەستی خۆیان نایەکە و بە ئاوی عێراق و عێراقەکرێت چ لە هەرێمی کوردستان چ لە خواروی عێراق. دکتۆر هیچ ئامارێکت لایە بە ئەگەری لە هەرێمی کوردستان و لە عێراقدا لە ڕێگەی ئەو ئاوانەی کە لە تورکیا و ئێرانەوە گیراوەتەوە چنێک زەرمەند بووە؟
وڵی من ئاماری ئەومان لەلا نییە بە زۆندا ئەزانم ئێستا زیاد لە نزیکی 1 ملیۆن دۆنم زەوی لە باشووری عێراق مەترسی بە بیابانبوونیان لەسرە. ینی هەمووی زەوی کشتتوکاڵی زۆر باش بوون لە دیالە بەعقوبە و ئەوانە خوار خانەقین کۆمەڵێک زۆر لە باخی میوەی خورما و لیمۆ و پرتەقاڵ و ئەمانە خەریکە وشکە بن ئەمانە هەمووی لەبەر بێ ئاویە کەواتە ئەو سیاسەتی کە ئێرانیەکان و تورکەکان بەرامبەر بە عێراقیکەن دەرەنجامە وشکردنەوەی عێراق و تینوکردنی عێراقا بۆ ئەوەی عێراق تەنازولیان بۆ بکە بۆ مەسائلی سیاسی و بۆ ئەو بابەتە شتانە. باشە دکتۆر عێراق و هەرێمی کوردستانیش کە بەشێکە لە عێراق جگەلەوەی کە پێویستە لە ڕێگەی سیاست و دیبلۆماسی و ڕێککەوتنەوە سەرچاوە ئاویەکانی خۆیان وەک خۆی بهێڵنەوە یاخود زیاتریشکەن پێویست هەنگاوی چی دیکەیانە بێ لەبری لە داهاتوودا ئەگەر ئێران ئەگەر تورکیا بەردەوام بێلەوەی کەناو بەناو ئاو بگرێتەوە کاریگەریەکانی هێندە مەترسیدار نەبێ. خۆی حکومەتی عێراقی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە بەڕاستی خۆشیان لە ڕووی پێی دەوترێ ئیدارەی ئاو کاریگەڕی بەڕێوەبردننی ئاو سەرچاوەکانی ئاو چ لە خستنە ڕووی سروشتی بێ چ لە ڕووی خستنە ڕووی ئابوووریەوە بێ خۆشیان بەرنامە و پرۆژەکانیان زۆر سەرکەوتوو بەهێز و تۆکمەنیە چەند ساڵە لە هەرێمی کوردستانە بۆ نمونە پرۆژەی دروستکردنی کۆمەڵێ بەنداوی بچووک مامناوەند گەورە کراوە بەڵام بۆ دروست ناکرێ هەر یەکەی بە ڕووبیانویەک هەر یەکەی بە جۆرە لە جۆرەکەکان تۆ ئەگەر عێراق بتوانێ خۆی ئەو بەنداو لە هەرێمی کوردستان دروست بکە ئەگەر خەمی ئاویەتی بە ئەوش سیاسەتی شۆڤێنستی عەرەبی بەرامبەر بە کوردستان بەکارنێنە بابێ خۆی بەنداوی بێخمە دروست کاتەوە کە بەلایەنی کەمەوە 10 میلیارد مەتر سێجا ئاوەگرێ کە لەسەر زێی گەورەیە و بە تەواوی نە تورکەکان نە ئێرانیەکان بە تەواوی کۆنتترۆڵی ئەو زەیان پێ نەکراوە بابێ لەوێ بەڵام بە ڕووبیان و زۆر نابەجێ هەرچەندە بڵین لایەنێک لە لایەنەکانی پێکاتی حکوومەتی هەرێمی کوردستانیش دژی دروستکردنی بەنداوی بێخمەیە چونکە ناوچەی هەندێک لە ناوچەکانی لەو بارزان و ئەوانە ئەکەوێتە ژێر ئاوەوە نایڵن ئەو بەنداوە دروست بکرێت کۆمەڵێ بەنداوی تریش کەواتە خۆشی عێراق کەمتەر خەمە کە کۆمەڵێک ئیجراعات هەیە ئەتوانێت بیکات لە ڕووی کلدانەوەی ئاو و کۆنتترۆلکردنی ئەو ئاوانەی کە لەژێر دەستی ئێران و تورکیادانی. باشە دکتۆر وەکو پسپۆرێکی ئابووری ئاو لە هەرێمی کوردستان و لە عێراقدا ئەکرێت لە ڕێگەی پشتبەستن بۆ سەرچاو سروشتیانی خۆی بۆ نمونە بارانبارین ئاوی ژێرزەوی لە مڕوانەوە پشت لایەنێکی بەهێز بێت بۆ گلدانەوەی ئاو دروستکردنی بەنداو تەنها دروستکردنی بەنداوە لە ڕێگەی دابارینەوە کە ساڵانە ئەگەر باران بە شێوەیەکی ئاسایی بۆ نمونە لە سلێمانی ناوەندی بارانبارین وەسەتی حسابیەکەی 670 میلیمە لە ساڵێکە ئەگەر لە ساڵێکە لە سلێمانی 670 بۆ 600 میلیم باران ببارێ لە هەرێمی کوردستانە وشکە ساڵی و بێئاوی وجودی نابێن بەو بڕە ئاوەشکە ئەبارێت ئەگەر بەنداو دروست بکرێ ئەتوانرێت ئاوێکی باش گل بدرێتەوە کە بۆ خواروی عێراقیش و ناوەڕاستی عێراقیش و بۆ کوردستانیش خێروبەرەکەتێکی گەورەیە و لە ڕووی ئابووری و لە ڕووی گەشتیاری و لە هەموو ڕووەکانی تەواوی کەرتە ئابوووریەکان قازانجی لێ ئەەکەن و دەبێتەوەی پێشکەوتنی کوردستانیش و عێراقیش. بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکەمان دکتۆر کامەران ئەحمەد حەمە کە بە ڕێزیان پسپۆری ئابووریاون سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. سپاس بۆ ئێوەش. بەڵێ.